31 ساڵە دوو حیزب لەم نیشتیمانە پڕگەوهەرە حکوم دەکەن، بەڵام زۆرێک لە گەنجانی بێکارن. ساڵانە هەزاران قوتابی زانکۆ تەواو دەکەن، بەڵام لە بازاڕی کارا کاریان دەست ناکەوێت. گەنجانی شاری سۆران دەڵێن لەم شارەدا هەلی کار زۆر کەمە و حکوومەتیش بێباکە. من وەکو گەنجێک لە سۆران کە تا ئێستا لە 2016 تەخەڕوجم کرد و تا ئێستا دانەمەزراوم بە کار و کاسبیەوە مەشغوڵم، جگەلەوەش کار و کاسبی نییە. من چوار سەرخێزانم، تا ئێستا 500,000 داهاتی ماگانەم نییە. چۆن بتوانم لەو زستانێکە بەیانی دووبیانی دەست پێکا بەرمیلی نەوت بکڕم بە 250,000 دینار، جگەلەوەی کە کرێی کارەبا زۆرە، غاز بەردەوام سعری بەرز دەبێتەوە. هەموو تێچوەکان لەسەر هاوڵاتی بەرز دەبنەوە، حکوومەتیش بێباکانە هیچ ئاوڕێکی لە سینی گەنج نەداوەتەوە بەداخەوە. سەبارەت بە هەلی کار لە هەرێمی کوردستان بە شێوێکی گشتی و لە دەڤەری سۆرانیش بە تایبەتی هەڵی کار بوونی نییە. ئێمە وەکو کاسبکاران لەناو شار ئەتوانین بڵێن داهاتێکی وامان دەست ناکەوێت کە بتوانین بژێوی گیانمان بێ بەڕێ بکەین و ئەبینێ من بەو ماتۆڕەیە ڕۆژانە 10,000 15,000 ئیشەکەم، ئەویش نازانم لە کرێخان و بدەم یاخود مەسرفەتی ژیانی خۆمی پێ بکەم. بێکاری کاریگەری لەسەر هەموو تاکەکانی کۆمەڵگە هەیە و هۆکارێکە بۆ دروستبوونی کێشە کۆمەڵایەتیەکان و تێکچوونی شیرازەی خێزان و لادانی گەنجان بەرەو دیاردە دزێوەکان. تابان ئەو با بڵێن بێکاری کاریگەری لەسەر هەموو سەکتەرەکانی ژیانە بیتن. مەسەلم زۆرێک لە ناخۆ زۆرێک لە ڕژبینی و ناومێدی و هەروە تاکێکی پاسب بەرهەمدێنن کە با بڵێن هەلی کاری لە بۆ نەبیت، وەروە دەنگێکی ناڕازیش بەرهەمدێنن. بۆیە ئینشاڵڵا بتوانێت لە داهاتوودا ئەوە باشتر بکرێتن و بتوانێت زۆرترین هەلی کار لەو شارە بەڕەخسێنرێت. لە ڕووی بەرهەمهێنانەوە بەرهێنانەوە کۆمپانیاکان ناچار بکرێن بێن لە ئیدارە سربەخۆکانیان لە شارە بچووکان کۆمپانیاکانیان دا بمەزێرێن، ئەوەش واکات هەلی کار لە بۆ شارانە باشترە بیتن. بێگومان ئەو گەنجانێکەوە دێن لێرە پەنا دەبەنە بەر فۆرمێک کە پڕ بکەنەوە بۆ بێکاری، دیارەکە ئەو گەنجە لە ناو بازاری کاردا بۆ خۆی هەلیکاری دەست نەکەوتووە. پەنا بۆ شوێنێک دەبات کەوا بتوانێت هەلیکاریان بۆ بدەزێتەوە لەبەر ئەوەی کە بێکارە، یاخود پەنا بۆ ئەوە دەێنێت کەوا فێری پیشەیەک ببیت لێرەکەوا ڕاهێنان لە بوارێک وەربگرێت لەبەر ئەوەی کەوا بێکارە، بۆ ئەوەی لە داهاتوودا بتوانێت کە پشت بەدەستی خۆی و پشت بە توانە و بەهرە و بە شارەزایەکانی خۆی بەستێت و ببێت بە خاوەنی پرۆژە، یاخود ببێت بە خاوەنی هەلیکارێک لە بە پشت بەستن بە بەڕێوەبەرایەتیەکەمان. سۆران ئەگەرچی ناوچەیەکی فراوان و سەرسنووری و گەشتیاری و کشت و کاڵیە، دەکرا هاوڵاتیانی زۆرترین هەلیکاریان بۆ بڕەخسێ و بێکار نەبن، بەڵام بەپەی ئامارێکی کار و ڕاهێنانی پیشەیی ڕێژەی بێکاری لە سۆران نزیکەی 115 و زیاتر لە 5,000 کەسیش فۆرمی هەلیکاریان پڕ کردوتەوە کە زۆرینەیان دەرچووی زانکۆ و پەیمانگاکانن. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.